بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنامەی گفتوگۆدا بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. هەوڵ دەدەین لەم بەرنامەیەدا قسە لەسەر جیاوازیە فکری و فقهیەکان بکەین لە کوردستان. دەپرسین ئایا تا چەند جیاوازیە فکری و فقهیەکان وەکو پێویست ئیدارە دەدرێن، یاخود ئەوانەی کە لە نێوان موسڵماناندا زۆرجار ڕوودەدات ئایا سەردەکێشێ بۆ خیلاف؟ جیاوازی نێوان خیلاف و ئیختیلاف چییە؟ جیاوازی نێوان جەدەل و ئینشقاق چییە؟ ئایا ئەوەی کە پێوترێ فرەی یاخود تەعەدودیەت لە هەرێمی کوردستان یاخود لەناو ئاینی پیرۆزی ئیسلامدا کە قسەی لەسەر دەکرێن نیشانەی گەورەی و بەهێزی توراسی شارستانەتی ئیسلامیە؟ ئایا تا چەند پەروەردە یاخود ڕەوشتی تاک و خێزان پەیوەندی بەوە هەیە کە ئیدارەی ململانەکان یاخود جیاوازی و خلافەکان دەکرێت؟ زۆرجار خلافەکان سەر دەکێشێت بۆ دەمەقاڵە و دەنگبەرزکردنەوە لە نێوان کۆمەڵێک خەڵکدا. ئێمە هەوڵ دەدەین لە بەرنامەی گفتوگۆدا تەوەری ئەم باس و بابەتانە پێکەوە گفتوگۆ بکەین لەگەڵ بەڕێز مامۆستا یاسین حەسەن توێژەر لە فقی سیاسی ئیسلامی. خۆشحاڵم کاک یاسین بۆ ڕەخسانی ئەم دەرفەتە. دەکرێت گەر لە سەرەتاوە پرسیارە بکەین یاخود بچینە ناو باس و بابەتەکەمان، ئایا لە ئیسلامدا لە ئاینی پیرۆزی ئیسلامدا بۆ خۆی چۆن سەیری جیاوازیەکان دەکرێت، یاخود ئەوەی پێی ئەوترێ خلاف یا ئیختیلاف، ئایا بۆ خۆی ئەم دوو چەمکە هیچ جیاوازیەکیان هەیە یاخود هەردووچان هەڵگری هەمان ناوەڕۆک و جەوهرن؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلى الله وسلم على سيدنا محمد رسول الله وآله وصحبه ومن والاه. ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك آمين. سپاس بۆ بەرنامەکەی جەنابتان مامۆستا ئارام و بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام. حتمما قسەکردن لە خلاف هەڵ ئەگرێ و ئەهێنێکەوە ئینسان هەڵوەستەی لەسەر بکە، چونکە چەمکێکە لە کۆنەوە و لە سەرەتای دروستبوونی مرۆڤیشەوە هەتا ئێستا هاتووە و هەتا کۆتایی ئەم گرد و نەژدێ ئیلا ئەن یەریث الله الأرض ومن عليها بێگومانی لەوەی کە بەردەوام بێ. ئاینی پیرۆزی ئیسلام بە دیدێکی ئیجابی ڕوانیوێتی بۆ هەندێک لە جانیبی خلاف یاخود ئیختیلاف. بۆیە ئەگەر سێریکەن لە قورئانی پیرۆزە خوای پەروەردگار تەئسیلی ئیختیلاف ئەکا لە نێوان ئینسانەکانە. شەیتان خۆی ئیبلیس خیلەکەوتە خلافەوە لە کاتێکە کە داوای ئەوەی کرد بمێنێتەوە خوای پەروەردگار چاوەڕێ بکە، هەتا کۆتایی خوای پەروەردگارش مۆڵەتی پێیاوە. خلاف کەوتۆتە نێوان پێغەمبەرانیشەوە عەلەیهیمو السەڵات وەسەلام. سولەیمان لەگەڵ داوود لەسەر ئەو منداڵی کە لە نێو یەکێکیان لە نێو چوو منداڵەکەی ئەوتریان مابەوە خلافێکیان بۆ دروست بوو، هی کامیانە لەسەر ئەو مەسئلەیە خلاف لە نێوان سولەیمان لەگەڵ داووددا دروست بوو. خلاف لە نێوان موسا لەگەڵ هارونا بووە، موسا و هارون، موسا و خضر. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ هەندێک لە سەحابەکان لە هەندێک بابەتی دینیە بێگومان جیاوازی بووە لە ویجهە نەظەر خارجی جانبی تەشریعی، لە دەرەوەی جانبی تەشریعی. بۆیە ئەم خلافە لە نێوان سەحابەکانە بووە، لە نێوان سەحابەکانە سەدان مەسائلمان هەیە کە پێوتێ بابەتی خلافی. کاتێککە گەڕانەوە بۆ بەنی قورەیظە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە جەنگەکە فەرمی هیچ کام لە ئێوە نوێژی عەسر نەکا لە بەنی قورەیظە نەبێ، کە گەڕانەوە لە ڕێگە هەندێک نوێژیان کرد، هەندێک نوێژەکانیان نەکرد. لە ڕیوایەتەکان ئاڵێ فەلەم یوعنف واحدا منهم یا ئەحدا منهم، تووڕە نەبووی لە هیچ کام لەو دوو تەرەفە، چونکە هەندێکیان بەظاهری قسەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەریان کرد، هەندێکیان وا وەریان کرد کە پێغەمبەر صلی الله علیه وسلم مەقسوودی ئەو بۆ خێرا بڕۆین نەک نوێژەکانمان نەکەین، کەواتە تەحقیقی مەقسەدی پێغەمبەریان کردووە صلی الله عليه وسلم. جیاوازی لە نێوان ئیمەی کیبارا بووە، لە نێوان ئیمامی مالک لەگەڵ شافعی لەگەڵ حەنەفی لەگەڵ حەمبەلی، جیاوازی بووە لە نێوان زانایانە بە شێوەیەکی گشتی. ئەم جیاوازیە شتێکی تەئسیلیە، شتێکی موئەتەرە، قالبی خۆی هەیە، چوارچێوەی خۆی هەیە و هەروەها ڕەسەنایەتی خۆی هەیە. لە سەرەتای بەشەریەتەوە هەربووە هەتا ئێستا کە هاتووە و هیچ کەسێک ناتوانێت سەیطرە بکە بەسەر ئەم خلاف و ناکۆکی و جیاوازیە کە ئەکە، چونکە هیچ کەس ناتوانێت ئیحاتە بە هەموو گۆشەنیگاکان بە. دوڕانین بۆ مێزێ، من ناتوانم لە هەموو لایەکەوە بینم، دیدێکم لە گۆشەنیگایەکەوە بۆی ڕوانم سەرنجی خۆم لەسەر ئەوە وەرەگرم، ئیجتیهاد لەو بوارەیەکەم کە من بینیومە کە من پێی پێبەم کە تەدقیقی تیاکەم کەسێکی تر بە شێوازێکی تر. جیاوازێکرد لە نێوان خلاف و اختلاف جیاوازێکی وانە.
ئەوەی کە لە عەرەبیە وترێ بۆ نمونەیەکیان بۆ نەبازە خلاف و اختلاف ئەڵێ ئەمیان مەذمومە ئەمیان محمودە هەندێک طبعا وەختی خۆی ئێمە کە ئەمان خوێن اختلاف و ئومەتی ڕەحمە هەندێک حەدیثەکە مرتبەیەکی یە نێوەرێ بگرن بەڵام ئەسڵ وایە کەم حەدیثە صحیح نییە بە هەر حاڵ بەس ئەکرێ مەسەلەن معناکەی ڕاست بێ مثلا اختلافی میهن و پیشەوەری و پیشەکاری لە ئومەتە ڕەحمەیە گەر هەمووی مهندیس بێ بەڕێوە ناچێ گەر هەمووی مامۆستا بێ بەڕێوە ناچێ هەمووی پزیشک بێ بەڕێوە ناچێ کەواتە لەو لە پیشەوە لە کاری پیشەکاریە ئەو خۆی بۆ خێ ڕەحمەتە کە دیراسی و حەدیثانەمانە کرد ئەیانم ئەمە مەوزوعە ئەگەر خلاف بواە جائز بوو بەس مادام اختلافە جائز نییە ئێستا دیراسە لۆغەویەکان عەکسیان کردوتەوە اختلافەکە ڕەوایە بەڵام خلافەکە ڕەنگە ڕەوانە بێ خلاف اختلاف تەخالوف هەندێک لە ڕووی لۆغەوی و قسەیان بەڵام زۆر جێی بایەخ نییە گرنگ ئەوەیە اختلاف چییە هەر کەسێک ئاراستەیە بگرێتە بەر جیاوازی ئاراستەی و کەسەی بەرامبرێتی یا بە ئاراستەیەکە بڕوا جیاواز لەو ئاراستەیەکە ئەم گرتوێتی یا ویج هەنەزەرێکی بێت جیاواز لە ویج هەنەزەری ئەو کەسێکە لە بەرامبەری وەستاوە لە نێو زانایانە ئەمە بریتی بۆ لە خلاف و اختلاف و هەموو چەمەکەن تەشوبەکەن دژیەکێرەوەکو دکتۆر تاها جابر علوانی قسەیەکە ئەڵێ هەموو دژیەکی یەک جیاوازیە بەڵام هەموو جیاوازی یەک دژیەکی نییە زۆر ڕاستە ئێمە یەک لە ئامانجەکان کە هەمانە ئەوەیە کە اختلاف تەکاملی بێ نەک تەضاد تەکاملی بێ نەک تەهادومی تاوکەری یەکتری بێ نەک ڕوخێنەر بێ و یەک بەرامبەر بە یەک بۆستین بە شێوەیەکی ناڕەوا بەڵێ بەڵام کاک یاسینەوەی کە بەشێکی زۆری ئەوانەشی دراسی سایکۆلۆژێت و یا ئەوانی کۆمەڵناسەکان قسەی لەسەرەکان ئەمانە دێن کە کاتێ تەوفیقەکەن لە بینیاڵەن مادام خدای گەورە ئینسانەکانی بە جیاوازیەوە دروست کردووە اختلافی ئەلسینەتی اختلافی ئەلوانە و جیاوازی سایکۆلۆژیت و طبیعەتی ئینسانەکان کەواتە ئەمە بەشێکی سروشتیشە هەر لە حیاتە ئەم جیاوازی هەبێ بەڵام ئیدارەدانێکی پۆزیتیڤ گرنگە لە نێوان ئەمانە هەبێ خی گەورە لە قورئانە فەرمێ وەلەو شاء ربك لجعل الناس أمة واحدة ولو شاء ربك لجعل الناس أمة واحدة لآتي كترى فمن من آياته خلق ألسنتكم وألوانكم اختلاف ألسنتكم وألوانكم يعني خوای پەروەردگار زمانمانی جیاواز دروست کردووە شێو شەکلمانی جیاواز کردووە ئینسانەکان چۆن جیاوازن حەجمیان ئاستیان بیرکردنەوەیان سەرنجیان تێبینەکانیان بە هەمان شێوە لە بواری فکری و سەرنجەکانی تر و دراسی فقەکانشا جیاوازە بن هەل لە کۆنەوە بەم شێوازە هاتووە کاگارام یعنی لێ کۆڵینەوەکان ئەگەل بە درێژایی مێژوو هەتا ئێستا بێ لە نێو ئاینەکانشا جیاوازیەکان کە خوای پەروەردگارش لە قورئانە باسی کردووە ئاماژەی پێکردووە لە زۆر لە بوارەکانە بۆیە ئینسان مادام لە خەڵق و لە شێوە تا جیاوازی بێگومان لە بیرکردنەوە کەشتا جیاواز دەبی ناکرێ ئینسانەکان هەموو یەک نوسخە بن بریتی بن لە یەک نوسخە لە زانایەک لە نووسەرێکیان پرسیوتیان کێ و خۆشیوتی و کەسێکە مختلفە لە من جیاوازە لە من وتی بۆ وتی چونکە فێرمەکە خۆگەر کەسێ بێ نوسخەیە لە بێ لە من هەردووکمان وەکو یەک بیرکەینەوە ژیان بەڕێوە ناچێ ئەگە بڕوانین تەفاعول حتا لە ڕووی کیمیاییشەوە لە نێوان دوشتی لە یەک جیاوازە دروستە بێ شەو ڕۆژ سەری سالب و موجب بکە سەیری ڕەش و سپی بکە سەیری بەرز و نزم بکە و بە هەمان شێوە بۆ جانبەکانی تر بۆ بیرکردنەوە بۆ ئینسانەکان دوو چەمکەیە زۆر گرنگە کە ئێمە لی بزانین یا بۆ ڕوونیکەیتەوە بەڕێز بۆ بینەران یعنی اختلاف ئەوەی کە ئێمە باسێکن زیاتر مەبەسمان لە ئاینی پیرۆزی ئیسلامایەوە تۆ نمونەی بەشێک لە پەیامبەرانی بەر لە پێغەمبەری ئیسلامی صلی الله عليه وسلم هێنایەوە ئەمانە جیایە لەگەڵ فرەی و تەعەدودی و ئەو جیاوازیە سروشتەی کە خوددا لە هەموو ئینسانێکە خەڵقی کردووە بەشێکی زۆری کرانە و زانایەنیش باس دەواکەن کە ئەسەن اختلاف بەبارە پەسەندەکەیە بریتە لە کرانەوەی مێژگەیشتن بە کۆمەڵی ڕێی جیاوازی باش و دەست و هەڵەیەنجان و ئیستنباطکردنی ڕێیەکی باشتر لە کۆمەڵێک ڕێیتر ئێمە چۆن ئەم فرەیە ئەم تەعەدودیە ئەم بەم زمانە نوێ پلورالیە جواب بکەینەوە لە مەسەلەی ئەو اختلافی کە زیاتر مەزمومە ئەمە زۆر گرنگە یعنی جیاب بکرێتەوە بۆی زۆر جار ئەوە سەرە کێشێ بۆ کۆمەڵی دەرهاویشتەی نێگەتیڤ و خراپ خی گەورە لە قورئانە ئاەتەکەی پێشوو کە تەواو نەکە ولا يزالون مختلفين ولا يزالون مختلفين جاء فرميتي ولذلك خلقهم زورك لزانایان لذلك قرأته بو اختلافك يعني خی گەورە بۆی خلقاندون کەوا
جیاواز بن و هەندێک ئەڵێ بۆی خوڵقانونکەوە ڕەحمیان پێ بکە کەمینەیەکش لە زانایان یاخود هەندێک لە زانایان ئەو ئاماژەیەشیان هەیە خۆی لە ڕاستیە خلاف یاخود اختلاف ئێمە دوو جۆرمان هەیە جۆرێکیان هەیە مەذمومە جۆرێکیان هەیە مەحمودە ئەوەی کە مەذمومە کە خۆی پەروەردگار لە قورئانە فەرمیێ بەغیًا بەینەهم من بعد ما جاءتهم البينات بەغیًا بەینەهم ئەو خلافەی کە لەسەر ئەساسی بەغی و دەستدرێژیە عدوانە ئەوەی کە بۆ تەعەسوبە ئەوەی کە بۆ ئیلغای بەرامبەرە ئەوەی کە بۆ ڕواڵەتبازیە ئەوەی کە بۆ دەمارگیریە ئەوەی کە بۆ ئیلغای بەرامبەرە ئەوەی کە بۆ نەهێشتنی بەرامبەرە ئەوەی کە بۆ خۆپەسەندی و فەرزکردنی خۆدا سەر ئەکێشێ بۆ فورقا بۆ عەذاب بۆ قیتال بۆ نیزاع بۆ ئەم جۆرەشتانە ئەمە مەذمومە ئەو اختلافەی کە ئامانج لێی خود بێ مەذمومە ئەو خلافەی کە ئامانج لێی گەیشتن بە حەق بێ مەحمودە کارێکی چاکە بەڵام ئەوەی کە مەحمودە ئەوەی کە کارێکی چاکە ئەو اختلافە بریتیە لە لێکۆڵینەوە و ناکۆکی و جیاوازی نێوان ئینسانەکان وەکو بەحث و لێکۆڵینەوە و مناظەرە لە پێناوی گەیشتن بە حەق بە چاکتر بەشەریەتش هەر لەسەر ئەوە گەشتووە بە حەق هەر خۆ ئینسانەکان هیچ ئینسانێک نییە لە سەفرەوە دەست پێ بکا بیر بکاتەوە محەممەد عابد جابری قسەیەکی جوانی هەیە ئەڵێ ما من مفكر يفكر من نقطة الصفر كل مفكر يفكر عبر مفكر آخر لەمیانە و لە ڕێگەی مفەکیرێکی ترەوە بیرەکاتەوەکەواتە هەمومان سوود بە یەک ئەگەیەنین ئەکرێ ئێمە بیکەین بە نقطەیەکی ئیجابی پۆزەتیف یعنی لە ڕۆژ ئاوایە بۆ نمونە سوودیان لەمە بینیوە لەم حاڵەتە بینیوە لە سەردەمی زێڕینی ئیسلامە سود لەم حاڵەتە بینراوە کە یعنی ئەتوانین بڵێن قۆناغێکی مشەریفە متعلقە قۆناغی سەردەمی بەرەو پێشچوونی فقهی ئیسلامی قۆناغێکی زۆر پشتدارە سوودی زۆرمان لێ بینیوە سەروەیەکی زۆر زامانێکی فقهی علمی تەشریعی زۆر گەورە لە بەردەستی ئێمەیەکە ئێمە توانین سوودی لێ بەشێک لە زانایان قسە لەسەرەوەکەن ئەڵێن بوونی ئەو هەموو قوتابخانە فکری و فقهیە نیشانەی دەوڵەمەنی توراس و گەنجینەی دەوڵەمەندی ئەگەر ئیسلام تەشجیعی ئەم فرەیی نەکردبێ زانایان چۆن لە خۆیانە ئەو گوناهاکەن ئەزانایان چۆن دێن لە خۆیانەوە مەدارسی جیاوازدان یاسین تۆ نمونەیەکت باس کرد بەر لەوەی کە ئەوەی کە لە جەنگی ئەحزاب بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو وینەی کردکەوتی لە بەنو قوڕەیزە نوێژەکانی عەسرەکان مسلمانەکان سەحابە هەندێکیان لە ڕێگا کردیان هەندێکیان لەوێ بوو دوایی بێدەنگیش و بەڵام ئەوەی کە مەزمومە قسەی لەسەر کرێ ئەڵێن بۆ خۆی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ خۆی بێدەنگ بووە لە بەرە ئەمە بەڵام اختیلاف لە نێوان زانایانە دروستە بێ یعنی لە قۆناغی دووەمایە قۆناغی یەکەمی کێشەی نییە بۆ خۆی کێشەکان لە قۆناغی یەکەمی شۆخی لە اختلافە بووە یعنی لە نێو سەحابەیە بەڵام گرفتێکی لای پێغەمبەر نەبوو خۆی مابوو لە ڕاستە بەس ڕاستەوە خۆ گەر اختلاف هەمووی مەذمومە لە نێوان سەحابەیە بۆچی بووە اختلاف ئەگەر حد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەجاڵی غەیرە تەشریعەکەیە ئێمە باسی ئەواکەین لە بەخشینی خورمای مدینەیە یەک لە سەرسی خورمای مدینەیە کە هەردوو سعد هاتم وتیان والله لا نعطيهم إلا السيف يعني بڕیارەکەی پێغەمبەریان هەڵوەشانەوە عەلەیهی سەڵات وەسەلام لە کاتێکا بەریرە و مغیث کە زەواجیان کردبوو دوایی ئازاد کران مغیث وتی من بەریرەم نایە و بەریرە وتی من مغیثم نایە و تکای کە توو شفاعەتی کرد لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەر صلی الله علیه وسلم تکاشی بۆ کرد وەری نەگرت لەسەر وفاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خلاف دروست بوو ئیمان ئەحمەد فەرمی کەس نەڵێت پێغەمبەر مردووە صلی الله علیه وسلم ئەگەڕێت وەکو عیسا لەسەر ناشنەکەی خلاف دروست بوو لەسەر خلافەتەکە خلاف و ناکۆکی دروست بوو لە بینی سەحابەکانە ئیبن مسعود ابن القيم برحمة بي أفرمي ابن مسعود لقال إمام عمر لصد مسألة خلافي بوا زيدي كري ثابت لقال ابن عباس خلاف لسن مسألة فرائض كزوربين دخل ابن مسعود بو خوي على خلاف شرع لكنها كان خلاف يعني خوي بجي على جوازيا كان شرع خوي ما بستي أوي كسر أكيش أوي كسر أكيش بو فرقت أو عذابه أجينا ابن عباس خوي رنگ زور لروي فقهي وخلافي زور هبي لقال صحابة كان يترى لديان شينا خلاف يعني هل ابن مسعود بقول أما بس ابن مسعود أنا ابن عباس هل ابن مسعود خوي حديثك روايتك على بيغمبر صلى الله عليه وسلم كشوت ركوع دسي برز نكردوتو كعصاوت الركوع دسي برز نكردوتو أبو حنيفة اللي وجرته إمامي أوزاعي سندك يتر يعني
هەرخۆی خلافی زۆری بووە اختلافی هەبوو لەگەڵ زانایانە لە مەجالە فقەکە بەس ئەزانی چۆنە ئەوەی کە پێویستە ئێمە تەرکیزی بکەین لەسەر ئەوەی کە هەلی عیلمە ئەزانێت چۆن اختلافیە بێت لەگەڵ زانایانی ترا ئیمامی شافعی بە ڕەحمەت بێخوا کە چۆتە مزگەوتەکەی ئەبوو حەنیفەکە لێژ نوێژراوە لە نوێژی بەیانیانە قنوتی نەخوێندووە لە نوێژی بەیانیانە قنوتی نەخوێنوە لە ئیمامی ئەحمەدیان پرسیوە لا ئیمامی ئەحمەد ڕوعاف خوێنی يعني ئەو بڕواشی بەوەی نەبووە بەزۆکەوەی کە احتراما بۆ ئەو یعنی ئیمامی ئەحمەد لیان پرسیوە ئایا ڕوعاف خوێندە لوت بەربێ دەست نوێژ ئەشکێنێ لە دوای ئەوانەوە نوێژ بکەین فەرمیێتی چۆن نوێژ ناکەم لە دوای سعیدی کوڕی موسەیەبەوە کە ئەو ڕێی پێچەوانە بووە ئیمامی مالیک لای مالیکیەکان سەک گڵاو نییە یا ئاستە گڵاوەکەی ناگاتەوە ئاستێکە لە مەذاهیبی ترا هەیە بۆیە خلاف و ناکۆکی هەبووە لە نێوان زانایانە بەڵام نەگەشتووەتە حەدی تەنابوت نەکەشتۆتە حەدی ئەوەی کە قسە بە یەک بڵێن لەسەر مێزێک هەستن پەلاماری یەک تەقەن لێ عەلاقەی هەیە بە وەعی ئینسانەکانەوە بەداخەوە لە دوای ئەوان ئەو کێشەیە دروست بوو ئەو گرفتە دروست بوو حتا گەیشتە ئەوەی لە هەندێک سەردەما ئایا حەنەفیەکان ژنیان نادا بە یان و ئافرەتی شافعی مێنن چونکەوان لە کاتی بابەتی ئیمان ئاڵێن ئەنە مؤمن ئینشاء الله چونکە گومانی هەیە لە ئیمانەکەی خۆی هەتا هەندێک لە زانای ئەحنافات وتیان کاکەمە شەرتی موافاتەوە ئەوشتی موافاتەوە لە ئێمە مؤمن ئینشاء الله لە کاتی مردنا و حەلیان کرد هەرچی چۆنە بێ کێشەکان چارژەکە کە لە بواری عەقیدەیە هەندێک خلاف هەیە بەڵام خلافەکان ڕەنگە کەمتر بێ ئەوەی کەمی ئاماژەی پێ بکە مامۆستا ئارام ئەگەر ڕوخسەتم بێ لە ڕاستیە ئینسان ئەگەر گەورە بوو ئەگەر فراوان بۆ جێگەی خەڵکی تری تابێتەوە ئینسان هەتا مطلع بێ ڕەئی بەرامبەری قوبوڵە قوبوڵ بە معنای اعتراف نییە بە معنای مامەڵەکردنە لەگەڵ بەرامبەرە ئەکرێ ئینسان زۆر فراوان بیر بکاتەوە کاگیاسی بریش لێرە یارمەتی تێم یعنی لەوانەیە جەوهری بەرنامەکەی من مەبەستەکەی ئالێرێ من لە مەبەست بین یعنی قسە لەسەر ئەدەبی اختلافە بەڵێ یعنی تا چەندەم ئەدەبە ئێستا زانایان کە باسی کۆمەڵی خاڵی زۆر 15 بنەمای سەرەکی باسەکەن لە ئەدەبی اختلافە لە ئیسلاما کە بۆ سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ کە خۆی مابوو کێشەکانی حەلەکرد ئەگەڕانەوە بۆ لای کۆتایی پێنە هەمووی چاوی لەو بوو دواتریش دیسانەوە لەسەر وەفاتەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئایا لە شوێنە مزگەوتەکەی خۆی بینێ ژنیاوی بن لای هاوڵانی و سەقیفەی بەنی ساعیدا و تەنانە ئەوەشی کە دانیشتووە کاتێک کە ئیمامی ئەبوو بەکر و ئیمامی عومەر دەنگیان بەسەریەکە بەرز کرد و ئاەت دابەزیوە یعنی هەموو ئەمانە حەل کراوە بەڵام ئایا هەموو طبعا لە چوارچێوەی زانست و تێگەشتناوەک بەڕێزوتێ بەڵام ئەوەی کە پێوتێ ئەدەبکردن بۆ ڕعایەتکردنی ئەمە قسە لەسەر ئەمە بکەین بەداخەوە ئێستا کە ئێمە ڕاستە خۆ دێنە سەر کوردستانیش یعنی زۆر جار ئەمە ڕاچاو ناکرێ و تەجاوز ئەکرێت و دزە ئەکا بۆ ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان چۆن قسە لەسەر ئەمە بکەین ئێمە بەداخەوە تۆڕە کۆمەڵاتیەکان چەند سوودیگەیان دوێ هەندێک زیانیگەیان نەک تۆڕەکە هەر لەسەر دیاردەکە قسە لەسەر دیاردەکە بە شێکی گشتی فعلەن وایە لە مزگەوتەکانە بووە خۆی بەڕاستی ئەگاتە ئەوەی کە بڵین تێگەیشتنی خەڵک لە دین لە اختلاف ئاستی زانستی خەڵکی زۆر لاواز بووە زۆر بەداخەوە خەڵک ئەبێتە کراس لەبەری خەڵکی ترا چڵکە نەکرێ و فرێدرێ بەڕاستی شەرمە ئینسان خۆی خاڵی کاتەوە لە هەموو شتێک بڕوا بێ بە تابع و شۆنکەوتەی خەڵکانێکەوە کە ڕیشەتی فی مەهەبی ڕێح بیهێنەوە بیبابی جوولەنێ مامۆستاکەی چی وت ئەمە جواب بکە سەرکردەکەی چی وت ئەو جواب بکە بەڕاستی حیفە ئینسان هێندە لاواز بێتە عەسوبی هەبێ بۆ حیزب بۆ شخص دەمالگیری هەبێ بۆ تائیفەیەک بۆ مەدرسەیەک بۆ تەوژمێک ئەمە وای کردووە کە ئینسانەکان سەری کێشەکە ئەگەڕێتوانێ بۆ تەعەسوبەکەش ئەوەیە کە ئەم ئینسانە لاوازە لە یەک گۆشەنی گاوە ئەڕوانێ بۆ هەر شتێک ئەم ئینسانە خاڵیە کە خاڵی بوو ئەوە خۆی پڕکاتەوە بەشتی ئیجابی دەست ناکرد خۆی پڕکاتەوە ناچار شتی سەلبی باش یاسی من ئەمەوێ ئەوە بپرسم یعنی ئەڵێم ئیسلام و ئەهلی عیلم ئەوەی کە بەڕێزی باسیەکەی زانایان و خوێندەوار و نخبەی ئیسلامی و ناو ئەوانەی شارەزایی شریعەتی ئیسلامیانێ چۆن معالەجەی ئەماکەن بەڵام ناوبڕێوەرەگەم دوای ناوبڕەکە وەڵامی پرسیارەکەم بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتە دووبارە سڵاو
بەر لە ناوبڕەکە و پرسیارم کردیانی ئەمە بەچی معالەجەگەر ئەگەر ئاینێک ئەوە فراوان و گەورە بێت ئەو خلاف و کێشمە کێش و بەریەکەوتنە زۆر جا دروسە بێ ئەو ڕێکار و پرەنسیپانە چیە کە دایناوە بۆ چارەسەرکرد. بەڵێ بەر لە وەڵامدانەوە کە بە هەندێشت هەیە بەداخەوە من ئینسان نیگەران شەلۆی کە ئاماژەی پێ بکە بۆ ئەوەی بزانین چۆن چارەسەر بکرێت. زۆر بەداخەوە نەبوونی عیلم و بەربڵاوی جەهل جا لە نێو هەندێ خەڵکی کەم خوێنەوارە لە نێو خەڵکێکش کە تەعەسوبێکی بۆ دروست بووە شەهادەیەکشی هەیە یاخود ئاستێکی هەیە لە پێگەیەکی کۆمەڵایەتی و ئاینی جیاوازیشدان ئەوانش بەداخەوە بوونە تەمایی کێشە و سەرێشە بۆ ئومەتی ئیسلامی و بۆ گەلان بە شێوازێکی گشتی. ئێمە کە ئەبیستین خی پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئاماژەمان بۆکە کە بوختان گوناه و تاوانە والذین لا یشهدون الزور وإذا مروا باللغو مروا كراما ياخذ فرمي واجتنبوا الرجس من الأوثان واجتنبوا قول الزور والذين يؤذون المؤمنين والمؤمنات بغير ما اكتسبوا فقد احتملوا بهتانا وإثما مبينا. بيغمر صلى الله عليه وسلم أفرمي ألا وقول الزور ألا وشهادة الزور براستي گوناه و تاوانە ئینسان بچێتە ناو خانی بوختان و تاوانکردنەوە بۆ بەرامبەرەکەی زۆر بەداخەوە کەسەری کێشا بۆ حاڵەتە. لە هەندێک مەواقع خوێنیتەوانێت لە سەرزاری هەندێک لە زانایان زۆر بەداخەوە کە وەصفی ئیمامی قەرضاوی ئەکات شێخی قەرضاویەکە بە ئەلکەلب العاوی یعنی سڵگێکی وەڕی و ئینسان و چڕکە بەگیانایە زانایەکی پایە بەرزی و ناونیشانی کتێبی و ئیسکات الکەوت عاوی لە یوسف القەرضاوی یعنی سێری کە ئینسان جەرگی ژانەکە کە گوێی لەم قسە نابێ ئینسان جەرگی ژانەکە بۆی کە هەندێک لە حاخاماتی یەهود هەساون چوون بۆ لای دکتۆر یوسف قەرضاوی دش بە ئیسرائیلن ئەڵێ بۆ ئەوەی ئینقادی یەهودیەت بکەین پێویستە ئیسرائیل هەڵوەشێنەوە ئەمە پێشواچی لەمانە کردووە لە بینیانە دانیشتووە ئەم ڕسمە بێنیەها ئەمە عەمیلی ئیسرائیلە ئەمە نۆکەری ئیسرائیلە ئەمە چارکاسەلێت و چڵکاوخۆری یەهودیەتە ئاوا لە کێ لە موسڵمانانیشەوە کێژێکە خەڵکانێکی حەسوود و حەقود بەرامبەر بەوان لە زاری هەندێک کەسەوە زۆر بەداخەوە ئەبیستی کە ئەمانە دەمارگیری بڵاوەکەنەوە ئەمانە اختلافیان قبول نییە بۆ نمونە دێتە سەرباسی لە مەسەلەی عەقیدەیە ڕەنگە هەندێک خلافی کەم هەبێ ئەشاعیرە تەویلی هەندێک صفاتەکەن هەندێک حاڵاتیان هەیە بەهەرحاڵ تۆ لەگەڵ تەئیدیان کە یا تەئیدیان نەکەی گەرنگەوە لە ناو دائیرەی ئیسلامان پرسیاری لێکرێ ئایا ئەشاعیرە موسڵمانن کە زۆرینی هەرە زۆری ئومەتی ئیسلامی ئەشاعیرە بووە شافعیەکان لەگەڵ مالکیەکان اینجا ئەحناف ماتوریدین کە خلافێکی کەمیان هەیە لەگەڵ ئەشاعیرەیە بێ ئێمە ئەمما نحن لا نقول إنهم كفار ئاوا جوابەتەوە لكنهم ضلال ومبتدعة ئەڵێ گومڕان بەڵام ئەوانە مبتدعان پرسیار لە زانایەک ئەکرێ سەبارەت بە کەسایەتێکی جیهانی ئیسلامی لەم سەردەمەیە ئەڵێ اتركوه هذا مشرك منحرف قبوري يجب الابتعاد عنه والتحذير منه يعني أم جور قساناك هل خو ببي أو كالتحقيق كان لما مسألة لما وصايك برسالة كان برسالة لي كان على الرأي شون برامبر فلانة كس أشي بولاي فلانة سركردا أشن بولاي فلانة سركردا ما خلتي مسلمان وإسلاميش بولاي فلانة سركردا بلام دعيش دين لدر وقساكن ورخناك لصلاة وتشي شو أنا الله سباس بخواك إما منافقين وكو أوانا نازاني أما مستبرزك أم قساك نازانێکە ئەم مفەبرەکە ئەم ڕسمە دانراوە خراوەتە نێوان لە نێوان ئەو کەسە لە نێوان ئەم دوانەیە دانراوە جا ئەرزەکەم ئەمە هەمووی زۆر بەداخەوە تەعەسوب و دەمارگیری و حەزی شەخسی و نەفس و ئەم جۆرە شتانەی تێکەڵاو بووە خەڵک هەیە من خۆم پرسیارم لێ کردووە لە ئاستایە لە ئاستی بەرزایە پرسیار سەبارەت بە شەخصێک هاتووە سەبارەت بەیەکێ لە بانخوازەکان بانخوازێکی مەسەن بەتوانایە وتێتی ئەوە زۆر خەتەرە چونکەوە عایشە کافرەکە بإمام عمر له منافق بأبو بكر جفرمية لا أجرايا لا دوزخايا يعني ألم جولي أبو عليه بلام لدواي أو كصالحي صال شاورانك أو شريته بينك ويتو أصل أساسينية قصينا كردو اشتينوتو تثبت لشتكان نوتني هرشتك في غمري خاصة أصلا فرمي على مثل الشمس فشت وكو أخورة بشاتي بي كاتك قصيك فيها كاتك بيت أو تفلان نزانا لفلان كتاباوتو يكسر تصديقي مكا أويك هاتوتا بيويست لسر إما شون شارة سري بكين هموشتك ياسين برلو يبكيدا أو شارة سر من يك بسياركم يعني أمي سباسي أم اختلاف أكين هموي بالرحمة وألين باسي زاناني بيشتو وسردمي الصحابش
تێگەیشتن نەبووە بەڵام لەوانەیە زۆر جار بوو اختیلافە خەڵکێکی نەیار کە سیریان بەرنامەیە مەکە نمونەی بۆ نموناڵە ئەی هۆم و پشت بۆ ڕەچی بوو لە ناو سەحابا دروست بوو شەڕی جەمەل و سەفین چەند هەزار مسلمان کوژرا لە نێوان مسلمانانە بۆ نەیانتوانی لێرە بگەنە حەل و نەگاتە ئاسی خوێن ڕشتن بە بڕوای تو ئەمە بەشێکی بەر لەوەی کە باز لە معالەجەکە بکەیت یعنی ئەمانش کە ئێستا ماوەتەوە بەشێکی ئەو توراسە کاریگەری لە زیهنی مسلمانە دروست نەکرۆ کە احترامی ڕایە جیاوازیەکانی یەکتری نەگرێت بە دڵنیای و ئێمە زیاتر باسی اختلافاتی فقهی ئەکەین کە زانایان لە نێوان سەحابەشا بۆ سەحابە لەسەر اختلافاتی فقهی کێشیان نەبووە پێدوانە فقهی سەر ناکێشە بۆ سیاسیەکەژێ ئەمەیان سیاسیەکە جیاوازترە سیاست استقلالەکە بەداخەوە سیاست ئەو ئیستیغلالەکە سیاست تەدەخولەکە لە ژیانی ئینسانە با زۆر مەترسیە و ئیستیغلالێکی سیاسی ئەکرێت زۆر بە دڵنیاییەوە خەڵکانێک کە ئیدعای ئەوەکەن دەستیان نیە لە سیاسەتەوە ئیستیغلالەکرێن لە ڕۆ سیاسیەکەیەوە ئەگینا یعنی جاری وا هەیە کەسێک لە سیاسەتا کار ناکە فتوایەکەدا فلانە کەس بە دڵیشی نییە قسەشی لەسەر ناکە زۆر ئاساییە بەس کەسێک کە پێگەیەکی سیاسی هێشتەیەەکە یەکسەر وەڵام بدێت بە سیاست زۆر بەداخەوە ئیستیغلالەکات ینی زۆر بەخراپیش ئیستیغلالەکات یاسین زۆر جار هەندێک فتوا هەیە هەندێک قسە هەیە خزمەت بە پرۆژەیەکی سیاسی خراپەکە ئەمە کێشەکە ینی ئەمە تا چەند یعنی مەترسیدارەکە تۆ بە ناوی سیاسەتەوە نییە بەڵام خزمەت بە مەشاریعێکی سیاسی و کۆمەڵی ئەفکاری سیاسیەکە دوجار ئایندەکەی مەترسی بەداخەوە زۆر بەداخەوەڵێم ئەگەر سیستم نەبێ ئەگەر نیظام نەبێ ئەگەر هێزی ئەمنی نەبێ لە چەندین وڵاتی جیهانی ئیسلامیەکان بەرە بنە یەکتری لەسەر هەندێک خلافاتی جوزئی زۆر بەداخەوە من جەگمژانە کاکا و قسەیەکەم و دوور نییە لە وڵاتانی نزیکی خۆشمان ئەو حاڵەتانە نەبوونی هۆشیاریە ناخوێننەوە بەرامبەر تەعەسوبی هەیە نایە لەگەڵ تا دانیشە بە شێرە زۆی لەچێوە دەست پێکە کاک ئارام دێت بۆ نمونە باسی منەکە کەسێ باسی منەکە کە باسی من ئەکا بۆ تەلەبەکەی باسیەکە ئەوە منی لەبەر چاپخە ئەو حەسوودە بەرامبەر بە من یا من باسی کەسێکم چونکە حەسوودم بەرامبەر بەو کە باسی منەکە تەلەبەکە قسەکە لەوە وەرەگرێ ئیتر نایەت تەحقیق لە من کە ئەو شێوێ لە من نزیک نەبێتەوە چونکە تەلەبەکەی ئەگەر بێ من نزیکاتەوە من وانیم کە ئەو باسمەکە و ئەمە دابەزێنە بۆ ئاسی تائیفە دابەزێنێ بۆ ئاسی جەماعات بۆ باسی ئەحساب ئەمە زۆر مەترسیدارە بۆیە ئەوانەی کە دەمالگیرن نایڵن تەلەبەکانی خۆیان هیچ شتێکی تر خوێندنەوە نایڵن خەڵکی تر ببین بۆ چونکە بە درۆکەونەوە جاری وا بووە لە جارێک لە یەکگرتنی ئەحزاب و چیتی ئەو جۆرەشتانەیە شتێک دروست بوو یەکێک لە مامۆسایانی حیزبێک قسەیەکی جوانی کردوەتی کاکە ئێمە نزیکی 20 ئەوەندە ساڵە خەڵک لەسەر سلبیاتی یەکتری پەروەردەکەین ئێستا بین لە یەک نزیک بینەوە بە درۆکەوینەوە لای خەڵکە قسەیەکی زۆر جوانی کرد بەس پێمان وجا بۆ واکەی کاکە ئەم ئیسلامە ڕێکە جوانە هەیە بۆ لەسەر سلبیاتی یەکتری خەڵک پەروەردەکەی لە کاتێکا ڕەنگە خۆ سلبیاتێ لە بەرامبەرەکەشە زۆرتر بێ تووشی ئەوە بوون بەشی هەرە زۆریان بۆی بە درۆ نەکەونەوە کەمە دنیاویستیە جا بینە سەر ئەوەی کاکە ئارام باسی ئەوە بکەین کە ئەم زیاتر ئەوەی ماومانە سە واقعی کوردستان لەسەر واقعی کوردستان ئێستا قساکەین انشاءالله بەس خۆی اختلاف هەندێک نقطەی سلبی هەیە و هەندێک نقطەی ئیجابیشی هەیە کە پێویستە وەکو ئەدەب مراعات بکرێت ئەوەی کە زۆر جێگەی سەرنجە زۆر حیفە ئینسان بڵێ یا ئەبێ لەگەڵ ما بیاتەوە دژمیت زۆر خەتەرامە یا تۆ لەگەڵ ما یاخۆ تۆ دژمی ئەگەر تۆ تەئیدی من نەکەی لەم شتێنی تۆ دژی منی ئەگەر فرمودەکەی پێغەمبەری خوا ساسم تطبیق نەکەی یعنی تۆ دژایەتی پێغەمبەری خواکەی ساسم مەبدەئی سیاسی یعنی ئەڵێ خەڵکی نەوەرن بە قسەی مەکەن بە قسەی پێغەمبەر نەکەن ساسم ئیبن تەیمیە لێرا قسەیەکی زۆر جوانی هەیە ئەفەرمێ لازمی قەول مەحسوب نییە لەسەر قائیلەکە لازمی قەول یعنی ئێستا بۆ نمونە من تۆ ئەچی بۆ بازار ئەڵێم من نایم کە ئەڵێم نایم معنای وانە من دژی تۆم ئەگەر لازمی قەول لەسەر حەق بوو خاوەنەکەی ئەبێتە خاوەنی ئەو حەقە ئەگەر باتڵ بوو ئەگەر حەق نەبوو ناتوانین مؤاخەدەی پێ بکەین ناتوانین مؤاخەدەی پێ بکەین چونکە ئەوە ڕەیەکە خۆ مەرجژنی ئەو خاوەنی ڕەیەکە نابێت لێرە قسەیەکی زۆر جوان بۆی چۆکە نازانم ڕوون بۆ بیرەنانی خۆشەویست یاخود مەسئلەی تەعەسوب زۆر بەداخەوە ئەم دەمالگیریە یا ئەفو تێکەڵکردنی شەخص لەگەڵ مۆزوعە
ئەم دوشتە کە تێکە لەگەڵێکە زۆر کارەساتە لە تاریخشا بووە کەسی خلافی بووە لەگەڵ کەسێکی ترا ڕۆشتووە چووە هاتووە گەڕاوە لە مناڵی و ئەم پیاوە چ خەلێکی تیا بووە هەمووی نووسێناتی دایناوە یا نەفرێ لەگەڵ کۆمەڵ خەڵکی کاژی دەفتەرێکی داناوە سلبیات و مکەسەراتی ئەم کەسانی لەگەڵیاتی ئەینوسێ بۆ وەڵا ڕۆژێکە کەوتمە خلافیاسین زۆر گرنگویستمەوە پرسیارەکەم بەڵام خۆت باست کرد ینی موضوع ذات و موضوع تێکەڵکردنی ذات و موضوع حەزەکەم لەسەر ئەوە ڕابوەسی کێشەکە نفسی ئینسان تێکەڵ بێ لەگەڵ بابەتەکە کێشەکە زۆر گەورەی ئینسان و دەمامکە بکۆشێ ئەو ڕواڵەت بازیە بکە مامۆستایانی بەڕێز ئێمە ئەگەرمانێ بگەینە حقیقەت پێویستە بەناخی خۆمانە بە قوڕی جەستەی خۆمانە بچینە خوارەوە بە شوێن جەوهەری خۆمانە بگەڕین ئەو جەوهەرە ئەبێم نفسانە هەڵێنەوە نفسێکمان هەیە نیفاقە نفسێکمان هەیە ڕواڵەت بازە نفسێکمان هەیە دەمامک پۆشە نفسێکمان هەیە دنیاویستە نفسێکمان هەیە نیفاقە نفسێکمان هەیەمانە هەتا ئەگەینە جەوهەری حقیقی نفسەکەی خۆمان کە ئەمەی ئێستا لە کوردستانێ بەشێکە لەوە ئینسان ئەبێ لەم نفسەی خۆی بچێت دەرەوە چۆن بچێتە دەرەوە ئەگەر چەند نفسێک نەبی ناتوانین بچێت دەرەوە کاتێک کە کارێک بە ئەنجامەگەیەنی هەڵسەنگانیە بۆ خۆ بکە مەبەستێ پێ دەستخستنی ڕەزامەندی خوایە یان بەستی پێشتێکی ترە شرک قەدەغەیە بتێکی ناشەرعی نامەشروع بکەی بە وەسیلە بۆ گەیشتن بە شتێکی مەشروع کە خوایە بە ذاتی بەخوای پەروەردگار کە مەشروعە ئەوە ناڕەوایە شیرکەوانیە ئەگەر خوا بکەی بە وەسیلە بۆ گەیشتن بە شتێکی نامەشروع بۆ دەستخستنی ماڵ و سامان بە حرام زۆر ترسناکترە هیچ کەسێ باسی ئەم حاڵەتە ناکە ناکرێت ئینسان بێ خوا بکە بە ئامێرێ بۆ لێدانی نەحەزانی بیکە بە تەڵەیە فاقەیە شەبەکەی بۆ ڕاوکردنی ئارەزۆکان ینی کەم ئەمیان جەهلە بە زەویان فێڵە بەڵێ ئەمە فێڵە لە کاتی اختلاف و ناکۆکی تێکەڵکردنی نەفس لەگەڵ بابەتەکەیە کارێکی زۆر ترسناکە سەرکێشێ بۆی کە ئەمڕۆ سەری کێشاوە زۆر بەداخەوە ئێمە خاڵێکی تر مەسئلەی تەعەسسوب کە ئەمە کێشەیەکی زۆر گەورەی ئەم تەعەسسوب و دەمارگیریە من تەسەووری خۆم وایە تەعەسسوب خیانەتە تەسەوورم وایە تەعەسسوب خیانەتە کاتێک کە ئینسان دەمارگیر ئەبێ لوودبەرز ئەبێ لەگەڵ بەرامبەرانە ئەگەر بگەین بە یەک لەگەڵ بەرامبەرە بێگومان تەفاهومەکەین بەس لە دوورە ئیطلاقی ئەحکاممان هەیە بەسەر یەکتریا لە دوورەوە ئیطلاقی حکممان هەیە بەسەر یەکتریا کابرا لێو نزیک نابێتەوە یاخۆن من متعەسیب لە یەکتری نزیک نامەوە ئەگینا ئەم خلاف و ناکۆکی اختلافە فقهیە لە سەرەتا هەر بووە کەسیش ناتوانێت حەلیکە مەدرسەی سەلەفیەت بووە لەگەڵ ڕێز و تەقدیرە هیچ کەسێک ناتوانێت لە بینی بەرێو هەر بووە لە سەردەمی کۆنەوە هاتووە ئەم مەدرسەی سەلەفیە تەئسیلی کردووە من ئەمەوێ بە هەمووان بڵێم سەرنجێکم هەیە لەسەر ئەم بابەتە ئەوەی کە زانایان باسیەکەن کتاب و سونە بە فەهمی سەلەفی ئوممە ئەم مەرجە کە دانراوە ئەم قاڵبە کە دانراوە ڕاستە سەقفێکی بۆ دیاری کردوین ئێمە ئەم سەقفەی کە بۆ دیاری کردوین ناتوانین زۆر دەربچین لە هەندێ بوارە بۆ چونکە ئەڵێ فەهمی سەلەفی ئوممە بەڵام ئەگەر ئەم مەرجەش نەبوایە لە دوای 20 ساڵی ئیسلاممان ناناسیەوە هێندە خەڵکە هاتو ئەوەندە تەویلیانە کرد بۆ ئێمە سوودمان زۆر بینیوە لەم مەفهومە لەم چوارچێوەیە لەم قاڵبەکە دامان ناوە ئەگەر هەندێ ڕێگریشی لێ کرد بێ هەتا لەسەر ئەم مەفهومە تەفاهومێکی باش نەکرێ بێگومان خلافەکان خلافە فقهەکاندا خلافەکانی ترش ئێمە بەردەوا بێ بۆیە تەعەسسوب کارێکی زۆر ترسناکە خاڵێکی تر کە ئەمێ ئاماژەی پێ بکەم ئەوەی کە جێی مەترسیە زۆر ئەدەبێت کە پێویستە ڕعایەت بکرێ مەسەلەی زمان پاکی ناکرێ ئینسان لە میانەی نیەتی خۆی پرسیایی تا چەند ئەمە پەیوەندی بە بەشێ لە پەروەردەی خێزان ناکرێ ئینسان لە میانەی نیەتی خۆی و حکم با بەسەر ئەمەنی خەڵکە زۆر خراپە وەڵاوە نیەتی خراپە وەڵاوە نیەتی چاکە وەڵاوە ڕسمێکی گل لە نوێژەکەیە ئەوە مەبەستی پێ ڕایە یعنی مامۆستایەک لەم ماوەیە مامۆستایەکی پایە بەرز مفتیەک لە یەکێ لە وڵاتانی ئیسلامی زۆر ناسراو دیار بەرجەستە هاتوواڵێ پرسیاری لێکەن ئەڵێ ئەوە کەسێ لە کاتی نوێژە وێنەیەکی ڕایە بە مطلقی لە ڕایە ئێکاکە لە حرەمەینی شەریفەینە هەموو نوێژەکان نەقلەکرێ ئەو عالەمە هەمووی ڕسمی ئەگیرێ و ناکرێ بەم یعنی ئەکرێ ئامۆژگاری بکرێ ئەکرێ ئێمە بە زمانی گوڵ بتوێن لەگەڵ یەکتریا سەرە کێشێ بووە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە باسی کەسایەت و ناموس و بەڵێ مەسائیلی ئەخلاقی و یانیشتی شەخسی ئینسانەکان زۆر بەداخەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ من تكلم في أخيه بكلمة ليشنأه بها
يعني هەر کەسێ لە برا مسلمانەکەی خۆی قسە بکە بۆ ئەوەی مرتبەی داب بەزێنێت باشە حەبەسەه الله في ردغة الخبال يعني خوای پێغەمبەری خوا ساسم ئەفەرمێ لە ناوکی مجراعەت و پاشماوەی برین و جەستەی سوتاوی ئەهلی جەهەنەمە ئەمانە لەنا ئەوانەیە خۆی پەروەردگار حەبسیانەکە واللهی ئینسان موچڕکە بەیانەیە کە گوێ لە حەدیثێکی ئاوا بێ لە کاتێکە ئەبینی برایەک بوختان بۆ براکەی خۆی ئەمانە کاریگەریان لەسەر بیرکردنەوەی زۆر تاکی مسلمان نەقدێکی زاتیە نەخۆمان ئاستە ئیمانیەکەمان زۆر لاوازە ئێمە قورئان و سونەمان نەکردوتە ئاوێنەیەک بیکەینە پێوەرێک لەبەر ڕۆشنایی ئەوان بڕۆین سەیری ئاوێنەکەی خۆمانەکەین ئاوێنەکەی خۆ پێغەمبەری خوا ئاوێنەی وحی ئاوێنەی وحی تەڵق نییە لێڵ نییە وێنەکان ئەکەس ناکاتەوە بەڕێک و پێکی ڕێکەمان بۆ ڕوو ناکاتەوە بەس ئاوێنەی نەفسی خۆمان تەڵخە شکاوە بوعدەکانمان بەباشی ناداتێ لە میانەی ئارەزوو حەزی خۆمەوە من مامەڵە ئەەکەم لێکدانەوەکەم بۆ شتەکان ئەم حاڵەتە ئیمانیە لاوازە لە ناو مسلمانانە بەداخۆ کێشەی زۆر گەورەی تۆ ئەمە ڕیسکەی کاگیاسین باسی ئەومان کرد کە نەزانیە بەشێکی نەبوونی وشیاری بەشێکی نەفسە بەشێکی تەعاسوبە وانە بۆ شخص ئەمە سێ یعنی ئەگەر بەڕیس باسی کە یا بەشێکی نەپاراستنی زمانە نەبوونی ئینسافە بەشێکیان نەبوونی ئینسافە یعنی زۆر گرنگە ئینسان ئینسافی بۆ دوژمنەکەیشی هەبێ واللهی ئینسان قبولی بکە بوختان بکرێ بۆ دوژمنەکەی پێش براکەی ئەوەی قبول بێت ئەبێ لە ئیمانی خۆی بترسێت ولا يجرمنكم شنآن قوم على أن لا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى زۆر گرنگە بەهێرسترین چەمکی دینداری بریتێ بریتێ لە دادگەری بریتێ لە عەدالەت کە لەگەڵ ناحەزەکەشتا تۆ دادگەر بیت پێویستە ئێمە ئینسافەمان هەبێ ئەم زمان پاکیە مامۆستایانی بەڕێز پێویستە ئێمە بیری لێ بکەینەوە پێویستە ئێمە مراجعەی خۆمان بکەینەوە پێویستە بە خۆمان نابچینەوە کاکە ئەم حەسەدەت چییەوە لە ئینسانەکانەکە پێگەی خۆی بەرزکاتەوە خەڵک دابەزێ باشە تۆ تایسە ئێمە لەوانەیە بەشێکی لە ئاستێکی وەسەتان جەنابەت قسەی لەسەر وەزیفەی یاخود ئەرکی نخبە ئیسلامیەکە چیە لە ئاستە باڵاکە کە بێن ئەمانەوەکو کەلتوری وەکو عقلێتیی لێ بکەن دابەزێنرێ بۆ خوارە بۆی و خەڵکەش بەو شێوەیە لە خوارەوە لە ئاستی فەیسبوک و لە ئاستی وەکو بەڕێزەوت مزگەوتەکان و مەجای سەعامەکانە بەرنەبنە جیانیەکتری ئاستی ئەوەی سەرەوەها کوردەواری ئەوترێ ئەڵێ گەورە ئاوەڕێژە و بچوک پێیتی خات تەشبیه نەبێ خۆ ئێمە ئەوانەی سەرەوە بەشی کە سەیرانەکەی جاری وایە لە ئاستێکی مەقامێکی بەرزی دینداری خوداناسیان ئەمە لاریشمان نییە کەسمان و فعلا خەڵکی عامی شایەتیان وە ئەی بۆ ئەم خەڵکەی خوارە وایە پێویستە ئەرکی ئەوان لەم قۆناغاچیەکە یاز دینداری عیلم نییە تەنها پەیوەندی بەهێز لەگەڵ خوای پەروەردگار مەرج نییە لە میانی کتێبەکانە وەربگیرێ مەرج نییە تەنها زۆری نوێژ و هەندێک ڕواڵەت پۆشی و ڕواڵەت بازی بێ دینداری حقیقت پەیوەزبوونی صدقە لەگەڵ خوای پەروەردگارە دینداری ئەو کاتە دەرەکەوێ کاتێ لەگەڵ برایەک تاکایکیتە جیدالەوە ئالەو کاتەیە فرمودەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێتە یادێک کە ئەفەرمێ ئەنە زەعیم ببیت في ربض الجنة لمن ترك الجدال وإن كان محقا کە جیدالەکە دەست لێ هەڵگرێ ئەگەر بێت و لەسەر حەقش بێ زانایان ئەمەیان کردووە دینداری حەقیقی ئەوەیە کە ئینسان زمانی پاک بێ بەرامبەر بە براکەی خۆی لەو کاتەیە دەرەکەوێت کە تەعەسسوب هەیە کە حاڵەتی خەشموقینە هەیە بەڵام خەشموقینەکەی خۆت بخۆیتەوە دا نەبەزیتە سەر براکەی خۆت ڕێز و حرمەتی لێ باشە ئەمە تۆ ئەمە وتمان ئەمە بێگومان ڕاستە بەس نخبەکە چی بکا بۆ ئەوەی کە ئەمە لە ئاستە عامەکە ڕنگدانەوەی نخبەکە ئێمە هەموو جارێک باسمان لەوە کردووە من یەکتکام هەیە لە مامۆستایان کاتێکە قساکەن یەکەم قسەکەی کە تحملی شتێک ناکات تەحمیلی مەکە مامۆستایەکەمە بەستێکی خراپی نییە ئەومە بەسە خراپەی مەدەپاڵ ئەمە یەک دووهەم ئینسان نابێت تووشی فجوور ببێت لە نێوان ئاستە بەرزەکان و نخبەکانشە ناکرێت تووشی فجوور بێەوە ئیدا خاسەمە فەجەرە سێهەم ئینسان ناکرێت کە تووشی خلاف و لەگەڵ بەرامبەرە هەچی ورد و درشت هەیە ژێر بەڕەبێنێتە سەر بەڕە چوارهەم تکایەکی برایانم هەیە ئەوانەی کە لە خوارەوەمیان هێنە ناو خلاف و ناکۆکیەکانەوە چونکە ئەوان ئیدازانە قسێکی جوانەکە ئەفەرمێ ئیدا سەکەتە من لا يعلم سقط الخلاف ئەو کەسی کە نازانێت ئەگەر بێدەنگ بێ خلافەکە نامێنێ دواشت کە حەزەکەم ئاماژەی پێ بکەم لە کاتێکە کە ڕەخناگیرێ
با بە پێکەنین و ئیستێزا و گاڵتەجاریەوە نەبێ با منبەری مزگەوتەکان ئیستیغلال نەکرێ واللهی هەمومان زەرەرەکەین واللهی خوای گەورە پێی ناخۆشە واللهی ئیمان داوامان لێکا کەوا زمان پاک بین کە بوختان نەکەین بۆ براکەی خۆمان دووشت خوای پەروەردگار ئیعلانی حربی کردو لەسەر عەبدەکەی خۆی یەکەمیان لە کاتی ڕیبا و خۆری و سوخۆریە فەئذەنوا بحرب من الله لە کاتی ڕیبا خۆریاکەوە کەوە تاوانێکی زۆر زۆر گەورەیە دووهەمینیان من عادى لي وليا فقد آذنته بالمحاربة ئەوەیە هەر کەسێک عەداوەت بکە دوژمنایەتیەکێ لە ئەولیای خوای پەروەردگار بکە خوای گەورە ئیعلانی حربی لەسەرکە کەسێکش خوای گەورە ئیعلانی حربی لەسەرکە کۆتایی پێدێت لە دنیا و لە قیامەتیشە بڕوانن ئەو کەسانی زمانیان پیس بۆ بەرامبەر بە مسلمانان بەرامبەر بە خەڵکی لە کۆتاییە ئیلا تێکشکاون ئیلا خوای گەورە سەڕ و نیەنی هەڵماڵیون زۆر نمونەمان هەیە هەزاران کەس وتافی بۆ کێشان کە مردن سێ کەس نەچوە سەر گۆڕەکە زۆر کەس هەیە لە هەرێمی کوردستانیشە تەلەبەگەلێکی زۆر زۆری هەبووە ئێستا لە کۆڵانێکەوە دەرناکە چونکە کەس سەلامی لێ ناکات ئەم پێگەی خۆمان بپارێزین ڕازگۆ بین لەگەڵ خوای پەروەردگارە نفسی خۆمان ئیسلام و دین و خوا نەکەین ئەمە گەیشتە یاسین یعنی ئێمە ئەکرێ بڵێن ئەمەی لە کوردستان با تۆزێ ڕاشکاوانە بێڵێن ئەمەی لە کوردستان ئەکرێە ئەوترێ ئەم بەریەکەوتنە زۆر جار هەیە بە تایبەتی لەناو ئاستە وەسەتە ئیسلامیەکە بە بڕوای تۆ ئەمە مەوزوع ئەو خلافەیە لە ڕابردووە باسمان کرد لەسەر کۆمەڵێ باس و بابەتی فکری و فقهی جدی یاخود ئەو چەند خاڵەیە کە باسێک وەکو نەفس و تەعەسوب و نەزانی نا زۆر بەداخەوە بەشێکی عەلاقەی بە وەلایەکی خارجیەوە هەیە بەشێکی عەلاقەی بە حەسەدەوە هەیە بەشێکی عەلاقەی بە ئینتیماوە هەیە بەشێکی پەیوەندی بە حەز و خواست و پێگە و سەدارە هەیە لە ناو کۆمەڵگەیە بۆ هەندێک بۆ پێگەی خۆی شەڕەکە بۆ ئەوەی کە خۆی بەرزکاتەوە بەرامبەرەکەی ئەشکێنێ کە بەرزش لای خوای پەروەردگار ئەوەی کە خوای گەورە بەرزێکاتەوە هەموو ئومەت کۆ بێتەوە ناتوانێت کەسێت تێشکێنێ هەموو ئومەتێکش کۆ بێتەوە ناتوانێت سوود بە کەسێ بگەێنێ ئەم مەفهومە ئێمە نابێت تەنها بە زمان بیلین بەستە سەردەمی قسەکردن بەسەر چوو بە شێوەیەکی کردەی ئێمە پێویستەکە قوتابیەکانمان نوێشخوێنەکانمان هاوڵاتیان فێری ڕێز و حرمەت و یەکتی بکەین لە نێوان یەکتریە بەڵێ من ماوەی بەرنامەکەم تەواو بێ شتێکم نەماوە بەڵام هەر ئەوەی کە پەیوەست بووە گرنگ بوو لەسەر ئەم باس و بابەتە ئەوەی لە چەند هەفتەی ڕابردووە یا زۆر جار لەناو تۆڕە کۆمەڵایەتەکان یا لە مەجالیسە گشتیەکان ئابینین دەمەقاڵە و دەنگ بەرزکردنەوە و یەکتر تەخوێنکردن لە نێوان خەڵکی بڕوادارە ڕۆیا و یعنی خەریکە سەرکێشێ بۆ دیاردە تەنها قسە و باسەکەمانەوە بوو ئەگەر بەڕێزت لەسەر کۆی ئەوە شتێکت مابێت هەر کەسێک یەک کەلیمە قسە بکە مسؤول و برپرسە ئەمام الله لە ڕۆژی قیامەتە وما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد ئەمە بۆ خەڵکی خوارەوە خۆتان مەفرۆشن دینی خۆتان مەفرۆشن بە دنیا هیچ کەسێک نە هیچ حیزب ئەمە لە ئاستی هین نەبێت لە ئاستە واقعیەکە لە ئاستەکەی خوا خوارەوە بۆ ئاستەکەی سەریشەوە نخبەکە پێیان ئەڵێم ئیمامی غەزالی بە ڕەحمەت بێخوا ئەحمەدی برای چوار بەت شیعری بۆ نووسی شعرەکە ئەوەی ئەگەیان کە ئەی غەزالی تۆ لەگەڵ ئەوەیە لە ئاستێکی بەرزا بوو ئیمامی غەزالی گاڵتەی بە عەقڵی فەیلسوفەکانشا ڕئیسی مەدرسەی نظامیە بوو بەیتە شعرەکەی بۆ نووسی تێیگەیان کە تۆ وتی تۆک و هەسان وای غێری خۆت تیژەکەی بەڵام خۆت کولی یعنی ئەی غەزالی خەڵک بەهۆی تۆ ئەچێتە بەهەشتەوە کە ئامۆژگاریەکەی بەڵام خۆ مەرج نییە بچیتە بەهەشتەوە حەیفە ئینسان ببێ بە پردێ خەڵک بەسەریا پەڕێتەوە بۆ بەهەشت بەڵام خۆی بکوێتە ناو جەهەنەمەوە حەیفە ئینسان بەهۆی ئێمەوە خەڵکێک دەستکا بە گریان و ئاستی ئیمانی بەرز بێتەوە بەڵام وەکو چۆن خەتیبی بەغدادی بە ڕەحمەت بێ ئاخوای فەرموو ئیلاهی نوێشخوانەکان کە ئەگریان ئەوانەی دانیشت بوون ما بي إن نجوا وهلكت إلهي إن عذبتني فلا تخبرهم بعذابي كي لا يقولوا دلنا عليه وعذبه أأمانة إهن مويادي أو زانانا دعاء إمامي غزالي وازينا لمدرسة نظامي وازیانە لە ماڵ و مناڵەکەش هێستا چوو بۆ شام هەندێک گەڵێن 3 ساڵ هەندێک گەڵێن 5 ساڵ مایەوە لە دواییە هاتە دەرەوە کە هاتە دەرەوە زانایان ئەفەرمونون فأصبح خلقا آخر غەزالیەکی تر وتیان ئەوە چی بوو بۆ چیوات کرد وتی هەرچیم کردبوو لەوە پێش لەبەر خوانە بوو هەمووی بۆ نەفس بۆ مجادلە بوو لەگەڵ زانایان بۆ خۆفەرزکردن بوو بەسەر ئەوام و خەڵکی کەم خوێنەوار و نەخوێنەوار بۆ ئەو بوو بڵێن غەزالی ئەوەیە واللهی زۆرێکمان ئەو معاناتەمان هەیە پێویست بەواکە
مڕاجعی خۆمان بکەینەوە بە خۆمان بچینەوە نیەتی خۆمان سافکەینەوە ئەوەندە حەز و خولیای دەرکەوتن و ئەوەمان نەبێت کە خەڵک شوێنمان بکەوێ. بەخش زۆر سپاس بۆ مامۆستا یاسین حەسەن توێژەر لە فقهی سیاسی ئیسلامی. سپاس بۆ دەرڕە، سپاس بۆ وتەکانت. دەخوازین ئەم بەرنامەیەمان جێگەیەشی گرتبێ و بینەرانی بەڕێزیش ڕازی بن لەوەی کە بەڕێزت توانی بێتت کۆمەڵێک تێگەیشتنی جیاواز و ئێستا بۆ ئەوەی کە هەموو بتوانین بکەینە سەرمەشق گەیان بێ وەکو پەیامێک ببینەرە. سپاس بۆ کاریاست. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست، بەم شێوەیە هاتمە کۆتایی گفتوگۆی ئەم جارە تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم. کاتێکی خۆش بۆ هەموو لایەن.